أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم. ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين. يخادعون الله والذين آمنوا وما يخدعون إلا أنفسهم وما يشعرون. في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون. وإذا قيل لهم لا تفسدوا في الأرض قالوا إنما نحن مصلحون. ألا إنهم هم المفسدون ولكن لا يشعرون. وإذا قيل لهم آمنوا كما آمن الناس قالوا أنؤمن كما آمن السفهاء. ألا إنهم هم السفهاء ولكن لا يعلمون. صدق الله العظيم. بەیانێک و جوانتر کردین کاکە. سلامت بیا ربی. خاڵی ڕازی بی ئینشاءالله. یەخوا سەربەرز. بەڵێ خۆشەویستان لە تەوری یەکەمدا میوانداری زۆر بەڕێز کاک ئەرکان عەبدوڕەحمانمان کردووە قورئان خوێن. دەستەکانی خۆش بێ کە قورئان بۆ دەرونی ڕوونان کردینەوە. یەخوا سەربەرز بن یا رب. کاک ئەرکان ئەمەوێت مێژوویەکی خۆتمان پێ بڵێیت لە دڵخۆشی قورئاندا لە کێکەوە دەستی کردووە و لە کێکەوە ئەم بەهرەیە لە تۆ دەرکەوتووە. والله الحمد لله هەر لە مناڵیوانێ لە عیلەیەکی دیندارە بوون ئیتر فەزلی خوای پەروەردگار ئیتر لە تەمەنی 15 ساڵیمەوە سوپاس بەخوا دەستم کردو بە خوێندنی قورئان. خۆم والیدم 2002 ئیتر لە 15 ساڵیەوە دەستم پێ کردووە الحمد لله تا ئێستا سوپاس بەخوا بەردەوامی. باشە کاکە ئەرکان هەمیشە دوو شتێ جیاوازە جوان خوێندنەوەی قورئان لەگەڵ خۆش خوێندنەوەی قورئان یعنی بەدەنگێکی خۆش. تۆ هەوڵت داوە هەردووکیان بێکەوە کۆ بکەیتەوە یان ئەو تا زیاتر دەنگ خۆشەکەیە؟ خۆی بیدایەتەن هەموو کەسێک کە دەست پێکا بێ یەکەم جار تەجویدەکەی بە جوانی ڕەوانی خوێندنەکەی قورئان ئەمە بیدایەت. ئەمە بەشێکی کە لە دوای ئەمە ئەنجا قورئانەکە تۆ بێ سەوتت خەیتە خزمەت قورئانەکە نە قورئانەکە خەیتە خزمەت سەوتێ. ڕاستە. ئەبێ بە شێوازێکی جوان و بەڕێکی و ئەنجا سۆزی تایە. ئەگەر تۆ بە نەزانی بخوێنیتەوە سۆزێکی وای تیانی هەر چەند دەنگەکەش خۆش بێ. بەڵام کە بە شێوازێکی ڕێک و دروست بوو تام و لەزەتێکی تری هەیە. زۆر باشە کاک ئەرکان خوێندنەوەی قورئان لە چەند تۆنێکی جیاواز و بە چەند ئاوازێکی جیاواز هەیە هەڵە نەبم. تۆ شارەزایت لە چەند ئاوازدا هەیە؟ والله الحمد لله من هەر بیدایەت کە دەستم پێ کرد لە مامۆستا سەرهەنگاوی دەستم پێ کرد ئیتر بیدایەت ئەو مەقامەکانی بۆ شەرحەکردن پێم سەیر بوو چۆن مەقامی هەیە قورئان و ئەمانە ئیتر بداية كبي وتين مقام كان حوض مقامي رئيسي مان هي صبا وحجاز وبيات ونهاوند وكرد أما أنا هموي مقام رئيسي كان وهرنا وتشجي خوي جاء يسامي كمن خويد مقامي عراقية ما بياتي عراقي مقامي هجران مقامي كردية أما سوزي كتير هي لا عراق أما خوشة بلام مصر شوازي كي خوي هي
تورکیا شێوازێکی خۆی ئێران شێوازێکی خۆی هەر کەسە و بە شێوازی خۆی جیاکرێتەوە بەڵام الحەمدولillah لای دکتۆر کۆچەر ئیجازی مقاماتم هەیە لای دکتۆر ئەلەن لای مامۆستا هەڵەوەمین لای مامۆستا سەرهەنگەمی وەرم گرتووە الحەمدولillah باشە شارەزابوون لەوە تا چەندێک گرنگە بۆ قورئان خوێنێک ینی هەر خوێندنەوەیەک نەبێت کە بەڕاستی نەزانێ شێوەزارەکان چۆنن لە چی وڵاتێک کامیان زیاتر باوە خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت زەینوا القورآن بأصواتکم فەرمێ قورئان جوانترکەن بە سەوتەکانتان خۆی قورآن خۆی جوانە هەر چۆنێ بخوێنرێتەوە بەڵام جوانترە کە بە سەوتێکی خۆش بخوێنرێتەوە ئێستا مثلا کەسێک کە دەنگی خۆش نییە یان هیچ بەهرەیەکی دەنگ خۆش یانە پێویست نییە مقامات بخوێنێ هیچ ضروري نییە لەسەر وەک دکتۆر ئەیمەن سوێی فەرمێ ئەگەر بشی خوێنێ لە نوێژ سەری دەتێگایە لە باتی داڵغی لای ئاەتەکە بێ داڵغی لای مقامەکەی کردیە مقامی سەبا کردیە حیجاز کردیە بەیات سەری دەتێگەچێ لەوەیە بەڵام کە کەسەکە خۆی شارەزا بوو ئێسێمە ئاەتمان هەیە باسی جەهەنەمەکە باسی عەذابەکە تۆ ناکرێ بە مقامێکی فەرح بیخوێنیتەوە ئاەتیشمان هەیە باسی دڵخۆشی و بەهەشتا ناکرێ بە مقامێکی حەزین بیخوێنیتەوە ئەبێ کە ئەمە تزانی تۆ خۆت جوانتر خۆشتریەکەی جوانتر ئێڕازێنیتەوە قورئانەکە یعنی زیاتر چێژەی بەگوێگر باشە مەرجە هەر کەسێکی دەنگ خۆش کە قورئان خوێنێتەوە حەوت جۆر مقامەکە بزانێت چەند مقامی بزانێتەوە ئەسە مثلا یەکی کۆگمە هەرمی عەقلی ئیمامی حەرەمە تەنها بە یەک دوو مقام ئەخوێنێت تەواو هەر ئەوەندە بەسە ئەوەندەی کە بتوانی دڵی گوێگەر ڕاکێشی و مقامێکی حەزین و مقامێکی فەرح بزانی بەسە زۆر ڕۆچون تیا باش نییە هەمومان هەر لە تەمەنی مناڵەوە ینی خولیا و حەزمان هەبوو بۆ دەنگیەکێک لە قورئان خوێندنەکان هیچ کەسێک کاریگەری هەبووە لەسەرەوە هیچ والله سعد غامدی زۆر پێی معجیبم و مامۆستا ڕاعەت ماهر عەقلی ئەمانە پیان معجیب توانی تۆ لاسانیان بکەیتەوە والله سعد غامدی بەڵێ بە زیترەوەکانی کەش کەم ئەتوانی وەکو سعد غامدی لێرە بۆ سۆرەتی فاتحاکی بەسەرچۆ دەست خۆش بێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين من مقام الرصدة يسعد غامدي خالد رازي کاک ئەرکان تا چنێک سوودت لەو ڕێکخراوانە بینیوە کە لێرە هەن تایبەتن بە فێربوونی قورئان و دەنگخۆشی قورئان والله الحمد لله هميان درزمتيانا خويندو بفضل إخوة هي اقرأ هي نوري حكمة بنكي بهشت هموي درزمتيا خويندو وهموي براد به بيجينرا يعني بناغيكي بقوة بوداني وتشجيع دكابر وبيش بشي زياتر يالمتي دا يعني براد به بقدر مكتب زياتر ضرورة بو همو شارتي بيت وخدمت كردني جاران بەڕاستی مامۆستا ئاینیەکانیان و کەسانی کە پێگەیشتن لە مزگەوتەکانە و لە خانەخەکانە بەڵێ لە حجرەکانە پێگەیشتن بەڵام ئێستا کە ئەتوانین بڵێ مزگەوتەکان وەکو جارانیان ڕێیان پێ نادرێ وەکو جاران گرنگی پێ بدرێ بوونی ئەم سەنتەرانە بۆ کەسێک بۆ گەنجێک بە تایبەتی بێ لە دەنگ خۆشیە قوڵ ببێتەوە و شارەزای قورئان خوێندن و مقاماتەکان بێ والله صد وإستا الحمد لله بيشكوتو دنيا هاد هج درزيكي شرعي ليوتيوب بينوسد بيز ما مصاد بوينه لم تناقي له لو تناقي له بدل يخودت وين جوان اللي بقريو وزور باشتي قاعد تناقيش دوباري كرو بينو دوا يعني زور آسان كاري استبلا ميتر خلق تمام هيجينا آسان هیچ کەسێک هەبوو داوات لێ بکا فێری جوان خوێندنەوەی قورئان و دەنگخۆشی بکەیت والله الحمد لله لدورة كان طلبمان هي سباز بخوا درزيان بيالن ومقاماتي الشمبراء كإمام وأنا الحمد لله خليكم درجان بيلا باشا كسك قربي فير ببي هم فيري قورآن خوێندنەوە ببێ هەمیش خۆش خوێندنەوەی قورئانی پیرۆز لە منداڵیەوە دەست پێ بکە یان ئەوە تا لە تەمەنێکی گەورەیە یان بەپێی کەسەکە ئەگۆڕێ والله تەمەن تا کەمتر بێ باشترە تەحملی زیاترە يعني من لازم خطوة بس أكيد. والله يعني هش يعني أسب كسيكي 50 سال بين تحملي نية دايني شينا أمهم قرآن بيلا بركوان تح بلان من عليك هم يشكي زور يقري هم أسانتري شبوه كم تمني كم تربيه وورده بداية فيري جوان خيرني قرآن به وكس كدني خوش بي أحسن شيء تصريت مكا وهش دني خوش نية ببي تجربة دني ورده برو بيش بردو خوي دن خوشي يكم خامي دنك خوش به
دومیش لەرێکە لە قورگا ئەوەی تیابێتە دەنگی خۆشە ئینسان هەرەوەی ماوەڕێکی کاتەوە یان گوێ لە قورئان خوێنان بگریان ئەم هەموو دەرزی مقاماتە هەیە لە یوتیوب متابعی بکە فێری چەند مقام بێت تا شتێ بە خۆی دەزیتەوە نەجات. کاگەرکان باس لەوە کرد ئێوە لە بنەماڵێکی ئاینی بوون ئەمە تا چەندە کاریگەری هەبووە لەسەر بەڕێستان بۆی کە زیاتر شارەزای قورئانی پیرۆز بن و زیاتر گرنگی بۆ بەهرەی دەنگخۆشیە بن بۆی لە خزمەتی قورئانی پیرۆزە تەرخانی بکەن. والله الحەمدولillah من باوکم زۆر یارمەتیە خوای گەورە بەرەکەت خاتە تەمەنی باوکی من و هەموو مسلمانان و انشاء الله خوای پەروەردگار جبەت الحەضرای هەم پێ ببەخشێ بۆ خاتری اسمی عەظەمی هەر لە مناڵیەوە بۆ لای ئەم مامۆستا تەکلیف لەو مامۆستا ئیتر یعنی زۆر لەگەڵمانە خەریک بوو حتا وەکو خستنە سەر ڕێچکەکە ئیتر الحەمدولillah خۆشمان ئەم پاڵپشتێ تا چەند گرنگە لە خێزانە هەبێ دایک بێ باوک بێ خوشک بێ برا زۆر گرنگە هەچ ئینسانێ یعنی پاڵپشتێکی نەبێ و پاڵنەرێکی نەبێ ناتوانێت بەڵام کە تۆ ئەزانین پاڵنەرێکی هەیە و دەفعەیەکە و یعنی یارمەتی دەدا و بەرەو پێشەیە با و ئەوانە کاریگەریکی زۆری هەیە ڕاستە هەرە والله زۆر باشە تا چەندێک وەکو خۆت باسێکە لە بەرکردنی قورئان لە کەسێکەوە لە تەمەنە گەورەکاندا قورسرا تۆ خۆت تا چەندێک حجرەی قورئان حفظی قورئانت کردووە؟ والله الحەمدولillah هەنێکم لەبەرە سپاس بخوا ئەوە بۆ لەبەرکردنی قورئان هەتا تەمەنەکە کەمتر بێ باشترە وەکە بینین تەمەنی 8 ساڵە هەموو قورئانی لەبەرە خۆ طبعا ئینسان خۆی تەمبەڵە ئەگینا بە یاسر دووسەریان فەرموو چۆن قورئان لەبەر بکەین هەمووی چۆن حیفظکەین وتی من پێت ناڵێم ڕۆژینی و لاپەڕە لەبەرکە ڕۆژی لاپەڕی لەبەرکە پێت دەڵێم وەسیەتەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەردەوام بە ڕۆژی یەک ئاەتیش بێ بەردەوام بە ئێستا تەمەن 25 ساڵێک ڕۆژی 2 ئاەت لەبەرکە لە تەمەنی 50 ساڵی هەموو قورئانی لەبەرە لە چەند 50 ساڵ هەیە 50 ئاەتیشی لەبەر نییە 50 لاپەڕی لەبەر نییە بۆیە بەردەوام بوون لەسەری بە ئیزنی خوا پێیەگات بە ئیزنی خوا بەس بەردەوام بوون. لە تیلاوەتە چۆنیتەوە؟ والله تیلاوە لە ناسینەوەیانە شارەزایم هەیە بەڵام لە وتنی میسریە باش نیم زۆر چونکە متابعیم نەکردووە زۆر بەڵامی عێراقی الحەمدولillah باشم تایە وە لە بانگدانوان شاسپاس بۆ خوای پەروەردگار ئیجازەم هەیە. کاگەرکان جا نازام قورئانی ترمان بۆ خوێنیان ئەتوانی بانگێکیشمان بۆ بێڵێتەوە؟ والله لە خزمەتام بانگدان خۆی بانگیش هەر ناوچە و بانگی خۆی هەیە من بانگێکمدا 2-3 ساڵ لەم و بەرحەمدولillah 4-5 ملیۆن بینەری تێپەڕان و هي عبدالمەجید سورەیحیە بەڵام هەیە کە سەوتەکە سێوازانی هی منە خۆی باڵەکەی عبدالمەجید سورەیحی وتێتیەوە لە مەککە بەڵامی تر الحەمدولillah تەقلیدی ئەوم کرد کاتە بە مەقامێکی خۆش عەزێت نەبێ لێرە لە خزمەتە هەتا ئاخیری هەتا ئاخیری یان بە چەند مەقامێک هینەکانتان نا هەتا ئاخیری ئینشاء الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمدا رسول الله أشهد أن محمدا رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله
دەنگت خۆش بێ کاگەرکان زۆر سپاس کاگەرکان لە ئێستادا ڕەنگە گەنجێکی زۆر هەبن کە دەنگیان خۆش بێ خوازیار بن هەم ینی وەکو بەڕێستان وەکو چەندین گەنجی تری قورئان خوێند کە بە دەنگی خۆیان و بۆ بەهرەیەکە هەیەە جوان قورئان بخوێنەوە بەڵام پرسیارکە لێرەیە وەکو ڕێنمونی خۆتان چەندێک کاتەر خامکەن بۆ فێربوونی مەقاماتەکان بۆ شارەزابوون لە قورئانی پیرۆز و لەپاڵ ئەوەشە تا چەندێک گرنگە پابەندی وانەکانی تەجوید جوان خوێندنەوەی بۆی لە مانای ئاەتەکان نەگۆڕێ بۆی ئەو ئاەتانە خۆی بخوێنرێتەوە کە هەیە والله علەمایانە فەرموون هەچ کەس لە دنیا نەچێتە بەهەشت چاوەڕێی بەهەشتی قیامەت نەکە پرسیاریان کرد باشە بەهەشتی دنیا کوێ ئێمە تا بچینە ناویانە فەرمیان قورئانە هەچی قورئان بخوێنێتەوە وەتی بگە وەکاری پێ بکە ئینشاءالله لە دنیا لە بەهەشتە بۆ چاوەڕێی بەهەشتی قیامەتیشکا بەیزنی خوا بۆیە یعنی بەڕاستی کات زۆرە کات زۆرە یعنی الحەمدولله و علەمایانە فەرموون هەچ کەسێ لە بەیانیان نیو لاپەڕە قورئان بخوێنێ ئێوارەی بەرەکەتەکەی بینێ ئەگەر بۆ ڕۆژی دوایی بیکا بە لاپەڕێک ئەبینە بەرەکەتەکەی زیاترەکە بیکە بە نیو جوزە بەرەکەتەکەی وردە زیاکە بە چاوتەوە دیارە جا فەرمێت بەرەکەت تەنها نیە پارەی دەستکەوێت بەرەکەت دەکەوێتە تەمەنیەوە یعنی ئەو ئیشەی خەڵک بە هەفتەیە کاتۆ بە ڕۆژێکی هەر کارەکان یەن بەدەستەوە خوای پەروەردگار بەرەکە دەخاتە تەمەنتەوە بۆیە یعنی هەچ گەنجێک واللهی خەریکی ئەمە بێ سەرفرازە بێ سوێن بە ڕەب الکەعبە وە سەربەرزی دنیا و قیامەتی پێوی وە خۆ تەرخانکردنیش بۆی زۆر ئاسانە مەجای نییە بچێت بۆ دەرێز مەجای نییە بچێت بۆ ڕێکخراوەکان لە یوتیوب ئەم هەموو مامۆستا کوردە هەیە بە جوانی شەرحیەکە لەسەر تەختەیە تێک ناگی بێنەوە دووە بێنەرەوە دووە هەرتیەکی ئەم هەموو گوێ لە دکتۆر ئەیمن سوید گرە والله هیچ کەسێ ختمێکا بە سەوتی دکتۆر ئەیمن تەواو تەجویدی باشە بێت تەواو مەزبوطە بێت ئەم هەموو ئاسانکاری هەیە بەڵام ئیتر تەمەڵین خۆمان بەڵا ئیتر دەستیش بەسراوە بەم کاتێک دیاری کرۆ بۆ خۆتیان پلانێک ڕۆژانەت هەیە ئەرە والله الحەمدولله من دوای نوێژبانە ناخۆمەوە ئێتر سپاس بخوا لەو کاتە خەریکم زۆر بەرەکەتی تایە ئەو کاتە و ئەوەی لەو کاتەشا لە بەریکەی واللهی زۆر زیاتر لە بیرێ مێنێتەوە لە کاتەکانی پێشتر کە لە بەرێ کردووە ئەو کاتە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بەرەکەت لە بەیانیانەیە حەچێکتان کرد لە بەیانیانە بیکەن و بەیانیانیش مەخۆر تەندروستیی کەو هەیە جەوێکی کە ساف هەوایەکی خۆش یعنی زۆر ئارامە من ئەو کاتانە زۆربەی کات خەریکم زۆر باشە کاک ئەرکان وەکو ئێمە ژێر و پێشکەشکارمانە کۆمەڵێک ڕاهێنانی دەنگمان هەن ئەگەر ئەو کەسێک کە دەنگخۆشی ئەکات بۆ خوێندنەوەی قورئان لەوانەیە کۆمەڵێک ڕاهێنانی هەبێت ئەم کەسە لە بەیانیاندا ڕاهێنان بکە کە هەڵەسێت لە خەو یان لە کاتەکانی تردا بیکا باشترە والله خۆی تەمرین قوڕک بە تەمرین ئەمێنێتەوە ئەبێ خزمەتی کەی بۆی ئەویش خزمەتێکە چونکە کۆمەڵە خواردن هەیە بێ خۆتی لێ بگریتەوە ترشیە سوێریە شیرینی ئەمانە و ئاوی ساردە ئاوی گەرمە بە تایبەتەمانە بێ خۆتیان لێ بگریتەوە بە تەواوەتی ئەمانە و ترشیات و نازان ئەم شتانە ترێ و ئەمانە زەرە لە قوڕگەدەن زۆریش ئەمانە یەکەمە بێت لە خواردن لەم خواردنانە خۆ بگریتەوە دووەمیش بۆ سەوتەکە کە خامەکەی پاکەیتەوە خۆش بێت تەمارینە هەیە ئەمەی تەمرینی دۆ ڕێمی فاسۆلاسی دۆ ئەمانە هەیە بەڵام من زۆر ئیتیمای پێ نادەم وانە تەنها بە دەنگ هەڵبڕین بۆ قورئان خوێن دەنگ هەڵبڕین زۆر ساف قورگی سافەکە هەنێ خڵتەی تیا قورگە پاکیەکاتەوە و دوایی ئەو قورگە ئەهێڵێتەوە پتەویەکە مەثەلاً قورئان خوێنێکە بینی سەعاتی قورئان خوێنێ بە خەیاڵیانەیە سەوتیشی نایگرێ سەوتێکی صاف و خۆش بەڵام ئەمانە تەمرینەکانن و خۆگرتنەوە لەو خواردنانەوە ئیتر بزانێ خۆی چۆن بەچی مرتاحە چۆن مرتاحەوانە و کاتیش بۆی دیاریکە بەیانیان زۆر باشە هەم بۆ هەناسە بۆ بەقوەتکردنی هەناسە هەوایەکی پاکە و هەمیش بەیانیان دنیا بێدەنگێتر بۆ خۆت بە دڵی خۆ دەست پێ بکە باشە کاکەرکانیمە بۆ سوودوەرگرتن لە کات لەو کاتەکەمی کەمەمانە هەزەکەین ینی زۆرترین قورئانمان بۆ بخوێنیت ئەگەر بە شێوازێکی تر سوورەتێکی تر یان چەند ئاەتێکی ترمان بۆ بخوێنیت والله لە خزمەتە أعوذ بالله من الشيطان الرجيم الذي جعل لكم الأرض فراشا والسماء بناء وأنزل من السماء ماء فأخرج به من الثمرات رزقا لكم فلا تجعلوا لله أندادا وأنتم تعلمون وإن
كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين فإن لم تفعلوا ولن تفعلوا فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين. خالد راضي يا ربي. كاك أركان علمك كوريا جرين سرطاب خمان سودي هي بلام جواب زكاتك لبين هم طلبة من هذا همش بوي كزيادة شهر زابين كاتب كساني ترياليته وبيجمان أمنا وسته زيادة شهر زابي ولهمان كاتي شاسة شنين جنجبينين لمزجوتك أنا بيجنيجيا كان بانجن أمانة تاچني جرينجو خود هول الدواء هنجاو بهنجاو أم هنجاو أنا ببري والله الحمد لله خوم بولاي ما مصلحة ما مصايبلن لهر شوينك هي إسفادة هي جمع خدمتي وأجمل أي بوي فيهم والحمد لله أوان شيء كزاني وما هموي كبطلبي ترموتوتو صوت كانوا تسجيل كراونو هموي لجروب آدمنا وترهج برايك دعوايا كاي خمناي والحمد لله إسفادة شيء اللي كراو شونكم خون بقرسي فيهم وتوانم باشتي عنجيل زور بيش وأتر الحمد لله الرجا كان زوري بباشي أجرم وزور يعني آسان يكم بويان ك توان زوبي بكن بإذن إخوي جورا. أيوة كوبيجنيجي ياخد بانك. والله الحمد لله من زوربي مزجوت كان إسلامانية إمامتي كردو فضل إخوي برودجار وبانك دانيج لا طاوي مزجوت كان يا بانك مدعوة. بتايب رمضان من خم خنكاري برستاري موصل إن شاء الله. يعني أوين يبغى يلحق أم صالي كم صال إن شاء الله. يا كم صال يعني إن شاء الله هالبردوام بيها لقل هردوكيانا. بإذن إخوي جورا. خندن داونا برنا. إن شاء الله أنا بإذن إخوي شنكم يعني نمونه الحمد لله لطبعا هلا طبعا حفظي من قرآني كردوا طبعا بقرسيه. بو إن شاء الله إمش دسيلة دانا برين بإذن إخوي. ومن خم إمامي سابدني شو بابوني درس خين مو بالله مثل الحمد لله شو هجم زوجتك ما وصاكان بيش مخنص باز بخوا بهواي سركوتن لا هم بواري برستارجو هم خالد عزيزي يا ربي مفضل كان أركان وەکو دەبینین ساڵانە ژمارەیەکی زۆر لە پێشبڕکێ یاخود فستیڤاڵی دەمخۆشی لە وڵاتە عەرەبیەکان بەڕێوە ئەچێت یان لە ناوەوەی هەرێمی کوردستان بەڕێوە ئەچێت تا چەندێک هەوڵداوە بەشداری لەم جۆرە فستیڤاڵانە بکەیت؟ والله الحمد لله لە پێشبڕکەی دەمخۆشی لە کوردستان بەشداریم کردووە الحمد لله بە پلەی نایە سپاس بۆ خوای پەروەردگار و لە دوان بەشداریم کردووە لە دوو پێشبڕکێ یەکیان چوارەمی کوردستان مۆی کەشیان پلەی نایە بوو الحمد لله ئەو دوانە و بەڵ لە دەروی کوردستانیش وەڵاهی ڕێشکە و بەڵامینتر بەبوونی خوێندنەوەوان نەمتوانی ئینشاءالله بە دەرزەکانم تەواوی بە ئیزنی خوا لێشبەرەی پێدە بە ئیزنی خوا. قورئانیتمان بۆ خوێنی؟ وەڵا لە خزمەتانە فەرموو سەرچاو. بس ئاماژە بە جۆرەکەشی بکەیت. وەڵا لە خزمەتان ئەمە مقامی سەفەرە حەجیران مقامی کوردیە و کورد حەزیبێتی. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين على صراط مستقيم تنزيل العزيز الرحيم لتنذر قوما ما أنذر آباؤهم فهم غافلون لقد حق القول على أكثرهم فهم لا يؤمنون إنا جعلنا في أعناقهم أغلالا فهي إلى الأذقان فهم مقمحون وجعلنا من بين أيديهم سدا ومن خلفهم سدا
فأغشيناهم فهم لا يبصرون وسواء عليهم أنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. دەنگت خۆش بێ و زۆر سپاس ڕازی بێ یەخوە. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئەرکان عەبدوڕەحمان قورئان خوێند کە لەم تەوەرەیە لەگەڵمانە بوو. سپاس بۆ کاتێک خۆ سەر بەرز من خاڵتان ڕازی بێ ئینشاءالله.